ژمارەیەک لە سەرۆک و بەرپرسی وڵاتانی جیهان پیرۆزبایی جەژنی ڕەمەزان ئاراستەی موسڵمانانی وڵاتەکانیان دەکەن و ستایشی ڕۆڵی موسڵمانان دەکەن لە پاراستنی بەها باڵەکان و ئاشتەوایی کۆمەڵگاکانیاندا. هەریەکە لە دۆناڵد ترامپ سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و ڤلادیمیر پۆتین سەرۆکی رووسیا و تێرێزا مای سەرۆکوەزیرانی بەریتانیا و جاستن ترۆدۆ سەرۆکوەزیرانی کەنەدا و مایک پۆمپیۆ وەزیری بەرگری ئەمریکا پیرۆزبەیان لە موسڵمانان کرد بە بۆنەی جەژنی ڕەمەزانەوە. کۆشکی سپی بەیاننامەیەکی بەناوی دۆناڵد ترامپەوە بڵاو کردوتەوە و تیایدا ترامپ ئاماژەی بەوە کردووە ئەو جەژنەی لە دوای مانگێک بە ڕۆژووبوون دێت دەرفەتێک دەرەخسێنێت لە پێناو بەهێزکردنی پەیوەندیەکان لە نێوان کۆمەڵگا جیاوازەکاندا لە ئەمریکا. لای خۆیەوە ڤلادیمیر پۆتین وێڕای پیرۆزبایی لە موسڵمانانی وڵاتەکەی بە بۆنەی جەژنی ڕەمەزانەوە باسی لە ڕۆڵی ڕێکخراوە ئیسلامیەکان لە ژیانی ڕۆژانەی کۆمەڵگەی وڵاتەکەیدا کردووە کە گرنگی بە پاراستنی بەهاکانی خێزان و پارێزگاریکردن لە ئاشتەوایی نێوان ئاینەکان دەدەن. هاوکات تێرێزا مای سەرۆکوەزیرانی بەریتانیا لە نامەیەکدا کە لە پێگەی تایبەتی خۆی لە تویتەر بڵاوی کردوتەوە نووسیویەتی جەژنی ڕەمەزان دەرفەتێکی باشە بۆ نوێکنەوەی ڕۆحی و کاتێکە بۆ یادێکی مەزن و بەختەوەری. لەلایەکی دیکەوە جەستن ترۆدۆ سەرۆکوەزیرانی کەنەدا لە ڕێگەی تۆڕەکانی کۆمەڵاتی و ماڵپەڕی سەرەکی خۆی پەیامێکی جەژنانەی ئاراستەی موسڵمانانی وڵاتەکەی کردووە. ترۆدۆ نووسیویەتی ئەمڕۆ موسڵمانان لە کەنەدا لەگەڵ ئەندامانی خێزان و هاوڕێکانیان کۆ دەبنەوە بۆ یادکردنەوەی جەژنی ڕەمەزان لە دوای مانگێک بە ڕۆژووبوون. دەشڵێت موسڵمانان بەردەوام لە هەوڵیەوەدان کە کەنەدا وڵاتێکی بەهێز و لە بەرەو پێشچوونی بەردەوام دابێت. لای خۆشیەوە وەزیری بەرگری ئەمریکا ئاماژە بەوە دەکات جوانترین پیرۆزبایی لە موسڵمانانی هاوڕێ و هاوبەشانم دەکەم کە یادی جەژنی ڕەمەزان دەکەنەوە.